کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و بەشێک لە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین گربنەوەیشی ناڕەزایەتیان دژی کەم و کوڕیەکانی پرۆژەی یاسای چاکسازی ئەنجامدا و لە یادداشتێکدا داوایان کرد پرۆسەی چاکسازی لا بەرژەوەندی سەرجەمتی نوتوێژەکاندا بێت. ئەوان دەڵێن پێویستە پەرلەمانتاران لا خزمەتی هاوڵاتیان و بەها گشتیە نیشتیمانیەکاندا کار بکەن. لە پێناو بنیادنانی ژیانێکی شایستە بۆ ئێستا و داهاتوومان لە پێناو سەقامگیری و ئاشتی و دادپەروەری و کۆمەڵایەتی وەکو جەماوەری شایڕانیە داواکارین پرۆسەی چاکسازی ڕاستەقینە لە پەرلەمانی کوردستانەوە دەست پێ بکات بۆ ئەوەی لەو شوێنە پیرۆزەوە کە بەرهەمی دەیان ساڵ خەبات و تێکۆشان و خوێنی شەهیدانمانە لە زیاتی ئەوەی ببێتە شوێنی خۆدەوڵەمەندکردن و بەرژەوەندخوازی ببێتە شوێنی نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل و بەرژەوەندیە گشتیەکان. بۆیە داواکانی لە دڵسۆزانی خاک و گەلی کوردستان کە پرۆسەی چاکسازی لە باشووری کوردستان بکەوێتە خزمەتی تەواوی چین و توێژەکان و پێویستە پەرلەمانتار لە خزمەتی هاوڵاتیان و بەهاگشتیە نیشتیمانیەکاندا بێت. چالاکانی مەدەنی لا ئیدارەی ڕاپەڕین داوا دەکەن چاکسازی لە حکوومەت و پەرلەمان دەست پێ بکات، چاکسازی لە داهاتی نەوتدا بکرێ. جەختیش دەکەنەوە کە پێویستە پەرلەمانتاران با موچەیەکی زۆرەوە خانەنشین نەکرێن و دوای تەوابوونی ماوەی پەرلەمانتاریان بستنەوە سەرکار و دەوامی پێشوویان. چاکسازی پێویستە لە پلە باڵەکان دەست پێ بکات، چاکسازی پێویستە لە داهاتی نەوت و سنووریەکان دەست پێ بکات، چاکسازی پێویستە لە دووموچە و لە بندیوارەکان و لە هەموو ئەوانەی کە ئەو غەدرەی کە لە ساڵانی ڕابردوو لە پێناو دوو ئیدارەیی ڕازیکردنی دڵی ئەندامەکانی خۆیان کردویانە لەوێەوە دەست پێ بکەن، نەک لە موچەی فەرمانبەران و مامۆستایان و خەڵکی کەم دەرامەت. ناکرێ هەر 4 ساڵ جارێک بە 100 ئەندام پەرلەمانەوە خانیشم بکرێ، ئەمەش زەرە دێ لە بودجێ گشتی وڵات. ئەوانە بۆ نمونە مامۆستایە کە دەبێتە ئەندام پەرلەمان گرنگەوە دوای و 4 ساڵە بگەڕێتەوە بۆ پیشەی مامۆستایەتی. ناکرێت بە پارەیەکی خاڵی خانیشم کرێ لە کاتێکدا پێشمەرگەیەکە یان وەزیفەیەکە فەرمانبەرێکە بە پارەیەکی زۆر کەم خانشین دەکرێت و کە ناگاتە 300,000 کەچی خانیشتنی ئەوان دەگاتە 4 میلیۆن 8 میلیۆن. پرۆژه یاسای چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵە و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان لا کابینەی پێشووی حکوومەت بە فشاری مەدەنی و ناڕەزایەتی هاوڵاتیان ڕاگیرا و پەرلەمان پەسەندی نەکرد. لا کابینەی نۆیەمیش دوای ئەوەی گەڕێنراوەتەوە بۆ حکوومەت لە ئێستادا ئاڕاستەی پەرلەمان کراوە و لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان ئاڕاستەی لیژنەی پەیوەندیدار کراوە. چالاکانی مەدەنی و هاوڵاتیان ڕەخنە لە پرۆژەکە دەگرن و داوا دەکەن چاکسازی لە موچەی پلەباڵەکان و داهاتی نەوتدا بکرێ. ڕێناس ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.